يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەژێر تیشک و مانای ئەو پەندە کوردیە جوانەدا کە دەڵێ تاجی زێڕینە عەقڵی فریادڕەس بەڵام ناچێتە سەری هەموو کەس. وتاری ئەم جومعەیەمان پشتیوان بە خوای پەروەردگار باسی گرنگی عەقڵ دەکەین. خوای پەروەردگارمان لە قورئانی پیرۆزدا زۆر ستایشی خاوەن عەقڵەکانی کردووە. لە قورئانی پیرۆزدا 49 جار وشەی عەقڵ و مرادیفەکانی بەکار هاتووە، وەکو عەقەلوه تعقیلون، نعقل یعقیلها یعقیلون. هەروەها 16 جار وشەی ئەلئەلباب کە کرۆک و ناوەڕۆکی عەقڵە بەکار هاتووە. قد بينا لكم الآيات لعلكم تعقلون إن في ذلك لآيات لقوم يعقلون. أم آياتنا لقرآن دا زورا كپروردگار دا فرمن نشان و بلغو دا صلاة و توانای خوم نشان دادم بلان بو کسانه کجیریان بکار بیانن. بوارە گرنگەکانی عەقڵ ئەم بوارانە زۆر گرنگن کە ئینسانی عاقڵمەند تیا دەوری خۆی ببینێ. یەکەمیان لە بواری خواپەرستیدا، خواپەرستی و خواناسی و بڵاوکردنەوەی دینی خوای پەروەردگار لەسەر بنەمای عەقڵ و ژیری و لۆجیک زۆر شتێکی باشە. خوا لە قورئانە لە سوورەتی محەممەدا دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله. لا إله إلا الله کە سەرچاوە بنەمای تەوحید و یەکتاپەرستی و شایەتمانە، با فاعلەمی لەگەڵا بێ، لەسەر زانست بێ. علەما لێرەدا دەفەرمون بە عەقڵ پەروەردگارتان ببینن، چونکە هەموو کەس ناتوانێت بە عیلم پەروەردگاری بناسێ، بەڵام بە عەقڵ هەموومان دەبینی ورد بینەوە. هەر ئەو بارانەی لە ئاسمانەوە بۆت دەبارێ، هەر ئەو هەورەی کاتێک کە دەستچێ فڕۆکەوە سەی دەکەی وەکو پەشمەکێک وایە هەر وشکە کەچی ئەماوە جوانەشی لێ دێتە خوارەوە. ئینسان خوێندەوار بێ یان نەخوێندەوار بێ بە عەقڵ لەمانە دەگا. بە عەقڵ گۆڕانکاری شەو و ڕۆژ و وەرزەکان سەرێک بەرز دەکەیەوە بەرەو ئاسمان و ئەو هەموو ئەستێرەیە دەبینی کە ئەوە بە شەهرە بچووکەکەی ئاسمانە. ئەمانە لە خۆیانەوە دروست نابن و یەکسەر پەروەردگارت دەناسی. ئینسان ئەگەر لە ڕێگەی عەقڵ و خواپەرستی نەکا لە ڕێی عەقڵەوە بە ژیرینەیکە، ڕەم بێ پەنا بە خوای پەروەردگار بێتە هۆی سەرلێتێکدانی خەڵکانی تریش، نەک هیدایەتیان. ئەڵێن کابرایەکی خواپەرست لە گوندێکا دەژیا، زانا نەبوو، زۆری ژیر و تێگەیشتوو نەبوو، بۆ خۆی لە سومعەیەک و لە گۆشەیەکا دانیش بوو، هەر خەریکی تەسبیحات و زیکر و ئەوراد بوو. خەڵکی وەکو بەڕێستان لەبەر خاتری خوا ڕێزی لێ دەگرت، دەچوو بۆ لای داوای دوعای خێری لێ دەکرد، حرمەت و ڕێزێکی تایبەتی لێ دەندرا، دەیانگوت فڵان کەس یەکلا بۆتەوە بۆ خواپەرستی، حەقی بەسەر کەسەوە نییە و هەر خەریکی زیکر و تەسبیحات و ئەورادەکانی خۆیەتی. وەرزی زستان بوو، بارانێک لافاوێک ڕووی کردە ئەو گوندە ئەو شوێن و مەملەکەتە. خەڵکی ناچار بوون، لەبەر ئەوەی نزیکی دەریاش بوون زۆربەی ماڵەکان کەشتی بچکۆلەیان هەبوو. کەشتەکانیان هێنا و ماڵ و منداڵی خۆیان تێکرد، وردە وردە ئاوەکە لە ماڵەکاندا بەرز دەبەوە. چۆن لە زۆربەی شارەکاندا ساڵانی پێشوو بینیومانە ماڵ هەیە تا نیوەی دەبوو لە ئاو. ئەو شوێنەش دیارە چاڵ بۆ لە چوادەوریەوە ئاو هاتوۆتە ناویەوە وەکو بحیرەیەک جەزیرەیەکی بچکۆلەی لێهات لە ئاودا. ماڵێکی دراوسەی ئەو عابید و خواناسە چوونە لای پێیان گوت وەرە سەرکەوە لەگەڵماندا سواری کەشتێکە بە نەخنچەی. وتی من خۆم داوەتە دەست ئەڵڵا، خوا بە هاوارمەوە دێ و ڕزگارم دەکا. ماڵی دووەم دوای فترەیەک ئاوەکە زیادی کرد و هاتبووە ئێرەی. وتیان وەرە سەرکەوە لە کەشتی و بەلەمەکەی ئێمەدا وا تەواوی ئەم شوێنە ئاو دایپۆشی. وتی من خۆم داوەتە دەست خوا، ئەی چەند ساڵە بۆ خواپەرستی دەکەم.
ماڵی سێم و دۆستانی سێمی چوون بۆ لای لەگەڵ ئەوانیشا سواری کەشتێکە نەبوو. ئاخری خەڵک وردە وردە لەسەر ئاو بەرز بووەوە، ئەوانەی ناو کەشتێکە ڕزگاریان بوو. لافا و نیشتەوانە و باران هیچ کەی نەباراند و ئەرز ئاوەکەی ڕۆچوو کە هاتنەوە سیر دەکەن کابرا لە ژوورەکەی خۆیدا لە پەنایەکە کەوتووە و خنکا و ورجی ئاوساوە لە ئاودا. لێرەدا خەڵکانێک خەریب و گومڕا ببنەوە پەنا بەخوا، وتیان ئەم پیاوە چەند دەستی قەومەتمانەی بەخوا و بە ئەڵڵا بوو، ئەو بۆ خوا ڕزگاری نەکرد. خەریب و بکەونە گومانەوە. ئەها ئینسانێک کە بەعەقڵ و خواپەرستی نەکات دەبێتە بەڵا بۆ سەر خەڵکی تریش. وتیان دەبوایە خوا ڕزگاری کردا چونکە ئەو پەنای بۆ عەبدی خوا نەبرد. گەنجێکی زانا و خواناسی بە حەق و ژیر و عاقڵ هات وتی خەڵکینە بەم پیاوە بە سەهو مەچن. ئەم پیاوە ڕاستە خواپەرستی دەکرد بەڵام ژیر نەبوو. وتیان چۆن؟ وتی سێ جار ئەڵڵا بەدەمیەوە هات و دڵی ئەو خەڵکەی بۆ نەرم کرد و چوونە بەر دەرگای وتیان وەرە سەرکەوە. ئاخر خوا ئەوا وەڵامی دایەوە. ئەو خەڵکە لە یادیان نەکرد و لەو تنگانەدا ئەویان لەبیر بوو خوا سێ جار بەندەکانی خۆی نار وەرە لەگەڵیانە سەرکەوە. ئەو خۆی عەقڵی نەبوو پەنا بۆ وەسایلەکان بەرێ بەبێ عەقڵی خۆی جانی لەدەستدا. ئەمجا خەڵکەکە تێگەیشتن. بۆیە زۆر ضرورە لە بواری خواپەرستیشدا ئینسان پەنا بۆ عەقڵ بەرێ. تەنانەت لە ڕوونکردنەوەی دین بۆ خەڵکدا ئەبێ سەیری عەقڵ و ژیری خەڵکەکان بکرێ. زۆر جار بەقەدەر عیلم یان لە عیلم زیاتر بۆ بانگخوازانی ڕێگەی ئیسلام تەماشاکردنی عەقڵ و ژیری خەڵک گرنگترە. یعنی بانگخواز چەندە عالم بێ ئەگەر لەگەڵ یا عاقڵتر نەبێ زەرەری زیاتر دەبێت لە قازانجی. إمام علي رضا ورحمة خوالي بفرمية حدثوا الناس بما يعرفون ودعوا ما ينكرون أتحبون أن يكذب الله ورسوله. قسە لەگەڵ خەڵکیدا بکەن بەو شتانەی کە عەقڵیان دەیبڕێ و تێیدەگەن. واز لە شتێک بێنن کە خەڵکەکە هێستا ئاستی عەقڵی نەگەیشتۆتە ئەوەی باش لەم مەسەلەیە تێبگا. ئایا حەز دەکەن خوا و پێغەمبەرەکەی بەدرۆ بخرێنەوە نەعوذ بالله؟ فەرمووی هەر کەسێک باسی ئیسلام بە شێوەیەک بۆ خەڵک بکە کە ئەو خەڵکە عەقڵی وەری نەگرێ لەو زەمانەدا لەگەڵ ئاستی عەقڵی ئەواندا نەبێ ئەوە بەناوی خوا و پێغەمبەریشەوە قسە دەکەن نەعوذ بالله وەکو بڵێ خوا و پێغەمبەر ڕاز ناکەن. خەڵکەکە دەکەونە گومانەوە لە قسەی خوا و پێغەمبەری خوا چونکە تۆ بەناوی دینەوە قسە دەکەی. ئەو خەڵکەش لەو ڕاستیە ناگە لەو زەمانەدا نەعوذ بالله گومان لەسەر قسەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دروست دەبێ. بۆی ئیمامی بوخاری لە کتێبەکەیدا لە صحیحی بوخاریدا بابێکی هەیە باب من خص بالعلم قوما دون قوم كراهية ألا يفهموا. إنسان دەبێت کۆمەڵە وتار و حەدیث و ئاەت هەیە بۆ هەندێک خەڵکی بخوێنێتەوە بەڵام بۆ هەندێک خەڵکی نەخوێنێتەوە. لەم مزگەوتە دەخوێندرێتەوە بچێ گەڕەکێشکە ناتوانانی بیخوێنێەوە. ئیمامی بوخاری ئەو بابەی لە کتێبەکەی خۆیدا داناوە لە صحیحی بوخاریدا کە ئاگاداری بانگخوازانی ڕێگەی ئیسلام دەکا تەماشای عەقڵی خەڵک بکەن. ابن مسعود دەفەرمێ ما أنت بمحدث قوما حديثا لا تبلغه عقولهم إلا كان لبعضهم فتنة. إنسان قسە بۆ هەر قەوم و گەل و هۆزێک بکە لە هەر مەجلیسێکا قسە بکە قسەکانی لە ئاستی عەقڵی ئەو خەڵکەدا نەبن دەبێتە فتنە بۆیان ئەبێتە هۆی سەرلێتێک چوونیان. لەتیفەیەکی خۆش هەیە دەڵێن کابرایەک پرسیاری لە خەلیلی کوڕی ئەحمەدی فەراهیدی کرد کە ئەوانەی مامۆستایانی بەڕێز و زمان ناسی عەرەبین هەمویان دەیناسن. زانایەکی گەلێک گەورەیە خاوەنی چەندین تەئلیفات و کتێبی بە نرخە لە زمانی عەرەبیدا. خەلیلی ئەحمەدی فەراهیدی یەکێکە لە زانا بەناوبانگ و ناسرا و بیرتیژەکان. کابرایەک دەچێتە لای و پرسیاری مەسەلەیەکی لێ دەکا. ئەمیش دەست دەخاتە بنانگوێیەوە زۆر بیر دەکاتەوە و هەر وەڵامی پێ نییە. کابرای پرسیارکار دەڵێ قەد عەلیمت دەڵێ وتم قوربان زۆر وەستای ئەو مەسەلە وەندە قورس نییە من هاتم بۆ لای جەنابت وەمزانی هەر وەک ئەو خواردنەوە وایە لای تۆ وتم هەر یەکسەر یەک دەقە وڵامەکەم پێ دەڵێ. ئەویش وڵامی دایەوتی قەد عەلیمت مەسئەلەتەکە چاک لە پرسیارەکەت گەیشتوم وعەلیمت جەوابەها بڕوا بکە وڵامەکەشی وەک ئەو خواردنەوە وایە لام ئاوا ئاسانە بەلامەوە ولكنني أفكر في جواب أسرع لفهمك فأعياني ذلك. وتی بەڵام لەو کاتەوە کە دەستم لێرەم داگرتووە و بیر دەکەمەوە بیر لەوە دەکەمەوە کام وڵامەت پێ بڵێم کە باشتر تۆ تێبگەیەنێ. فأعياني ذلك يعني فأعجزني ذلك. ئەوە منی دۆش داماو کردووە کە بیر دەکەمەوە وڵامم پێ نییە لەو پرسیارەکەش گەیشتوم وڵامەکەشی زۆر ئاسانە
بەڵام دەگەڕێم بە چ ڕێگایەک تۆ تێ بگەێنم کە ئاسانترین ڕێگا بێ بۆ تێگەیشتنی تۆ. ئەمە وانەیەکە بۆ مامۆستایانی بەڕێز. مامۆستایی وا هەیە زۆر زیرەکە، زۆر پسپۆڕە لە وانەکەی خۆیدا، ئینکاری لە عیلم و زانستی ناکرێت. بەڵام دەبێت بیر بکاتەوە ئاستی ئەم قوتابخانەیە لەوانەیە پار لە مامۆستای مەکتەبێکی نمونەیی بوو بێ. ئەمساڵ دەچێتە مەکتەبێک کە لە گەڕێکێکتردایە، نابێت بە هەمان ڕیتم و دەرس شەرحکردن شەرحی دەرس بکە، ئەبێ سەیری ئەو شوێنانەش بکە کە ئینسانەکانی تێدان، سەیریکە ئەم تەلەبانەی ئەم گەڕەکە ئاستیان لەکوێدایە. بۆیە خەلیلی ئەحمەدی کوڕی فەراهیدی ئەم قسەی زۆر جوان بوو، وتی لەو کاتەوە بیر دەکەمەوە کام وڵامە بەکاربێنم کە تۆ یەکسەر قەناعەتی پێ بکەی و بە جوانی لە مەسەلەکە حاڵی ببی. دووەمیان قازی و حاکمی عاقڵ بەرەکەتە. دادگا و دادوەر لە هەر شوێنەکانە بێ کەسانی مافخورا و پەنای بۆ بەرن و هەر کەسە پەلامار بدا بە چەک و بەهێزی خۆی پەلاماری حەقی خۆی بدا، ماڵوێرانی بۆ هەمووان دروست دەبێت. بوونی دادگایەکی سربەخۆ، قازویەکی زانا و بوێر و دلێر بەرەکەتە بۆ هەموو خەڵکی مەزلوم بە حەقی خۆی دەگا، زاڵمیش دەستی دەبەسرێ و هیچ کە گونەهبار نابێ حەقەکانی بێتە قیامەت، لە دنیادا لێ دەسێنرێتەوە. کاتە بوونی دادوەر هەم بە قازانجی مەزلومە هەم بە قازانجی زاڵمە، نایڵە زاڵمەکەش هیچ کەس تەم بکە، با لە دنیادا حەقەکانی لێوەرگیرێتەوە، نەیباتە قیامەت کە لەوێدا دینار و دۆلار و مافەکان نیە و چاکەکانی بۆ خەڵک دەڕوا و ئیفلاس دەکا. ئەگەر حاکم چەند عالم و زانا بێ بە مادە قانونیەکان، هێستا پێویستە ئینسانێکی زۆر ژیر بێ، عەقڵی زۆر باش کار بکە، چونکە لە کاتی دادوەریدا جار هەیە بەندە یاساییەکان ناتوانن درک بە شتەکان بکەن، بەڵام حاکم و دادوەر و قازی ئەگەر عاقڵمەند بوو، ژیر بوو، بە عەقڵ و ژیری خۆی درک بە شتەکان دەکا و یەکلایان دەکاتەوە. بەسەرهاتێک هەیە دەڵێن کابرایەک ژنەکەی خۆی خۆش نەدەویست، ڕۆژێکیان شەوێکیان بیری کردەوە ئەم ژنەی لە کۆڵ خۆی بکاتەوە. ژنەکەی کوشت و بردی لە چۆڵەوانیەکە شاردیەوە. بەیانی وای دەرخست کە ئەو شەوە لە ماڵ نەبووە. هاتەوە بە ماڵە خەزورانی وتی خێزانەکەم لە ماڵی ئێوەیە، وتیان نەوەڵە. لەو ماڵە دراوسێی پرسی خۆی وا لێ کرد کە من ئاگام لە هیچ نییە، لە ماڵی ئێوەیە نەخێر. دەنگ و باسی بڵاو کردەوەتی ئافرەتەکە خێزانەکەم دیار نەماوە، ئەبێ بۆ شوێ ڕۆیشت بێ. ماوەیەک فەقیرە دەستیان کرد بە گەڕان و سوڕان، وتیان کاکە وەڵڵی ئەم ژنە ئیتر بۆ شوێ ڕۆیشت بێ بە پێ، هەر ئەوەندە دێی دەوروبەرمانەکە شارەزای بوو بێ و چوو بێ لە هیچ شوێنێکا دیار نییە. گومان دروست بوو کە ئەم پیاوە ژنەکەی خۆی کوشت بێ و خۆی لە ناوی برد بێ، خۆی شارد بێتەوە. واقعانی جوا بوو. بۆیە دادوەر بڕیاری گرتنیدا لە ڕۆژی مەحکەمەدا کابرای بکوش پیاوەکە پارێزەرێک محامێکی زۆر زیرەک و لێ هاتووی بۆ خۆی گرت و دیفاعی لێ بکا و بە قاتڵ نەناسرێ. کابرای محامی دەیزانی ئەو خەڵکە جەنازەیان نەبینیوە، نەشیان بینیوە کابرا پیاو کوش بێ، بەڵام هەموو محاولەیە کراوە ئەم ژنە دیار نییە. بە خەڵکەکەی وت خەڵکینە جەنابی دادوەر، ئێوە ئەم پیاوە کە من محامی و پارێزەری ئەوم بە بکوش دەزانن، وتیان بەڵێ. وتی دەی بکوژ نییە، ئەو داوای لێبوورنی لێ بکەن و گردنتان ئازاکە، ها ئێستا ئافرەتەکە دێتە ژوورەوە کە ئێوە دەتانگوت کوژراوە، ئەوە ساغ و سەلامەتە. هەموو خەڵکەکە ئاوڕیاندایە بۆ لای دەرگاکە، بەڵام لەو کاتە پۆلیسێک هاتە ژوورەوە. وتی ها تەماشاکە چونکە گومانتان هەیە ئافرەتەکە نەکوژراوە، ئەگەر دڵنیا بوونا ئاوڕتان نەدایەوە، کەواتە گومانتان هەیە، ئەمە گومانە، ئینسانیش بە گومان ناگیرێ، کەواتان پیاوە بەریە. ئەڵێ لەو کاتەوە حاکمەکە وتی دەیوا من ئێستا بڕیارمدا بکوژی ئەسڵیان پیاوەیە. وتی جەنابی حاکم چۆن وا دەکەی؟ ئەوە تا خوشک و برا و کەسوکار و دایک و باوشی گومانیان هەیە، چونکە کە من وتم زیندوو هەموو ئاوڕیاندایەوە، یەقینیان نییە کە کچەکەیان کوژراوە. حاکم وتی من لەو کاتەدا سەرنجمدا هەموو هۆڵەکە بە تۆشەوە ئاوڕتاندایەوە، تەنها یەک کەس ملینە سوڕان کە ئەم پیاوەیە، یعنی ئەم پیاوە دڵنیایە کە ژنەکە زیندوو نییە. ئەگەر دڵنیا نەبووایە و گومانی هەبووە لە زیندوێتی ئەویش ئاوڕی دەدایەوە، بڵێ فڵان کەسێک ماوەیان نە، جوڵەی بۆ نەکرد، بۆیە یەقینم هەیە فڵان کەس بکوژە و بکوژی ژنەکەیەتی واقعانی شەروا دەرچووی ئەترافی لەسەر کرد. ئەمە ژیری حاکم دەردەخا لە کاتێکا کە خەریکە یاسا سەری لێ دەرناکە، لە مادە یاساییەکاندا پارێزەری خەریکە قسەکەی خۆی ناحەقێک دەحکا بە حەق، بەڵام حاکمی ژیر سەری لێ تێک ناچێ. زۆر جار کەسانێک هەن دەست بڕن، دوو لە ڕووی جەنابتان ئینسانێک هەن کە
کەسانێک هەن لە بەرگی باشیدا خۆیان وانیشان دەدەن پەنا بۆ قورئان و دین دەبەن و مافی خەڵکانی تر دەخۆن. لێرەدا دەبێت حاکمی ژیر و عاقڵ بە ڕووکەش نەخەڵەتێ، سەیری ڕووداوەکان بکە و بە ژیری لێیان حاڵی بێ. مێژوو گەلێک چیرۆک و بەسەرهاتی زۆر سەرنج ڕاکێشی تێدایە کە ئێمە دەتوانین بۆ زمانی ئەمڕۆمان دەرسیان لێوە بگرین. کابرایەک داوا لەسەر کەسێک قەید دەکا ئەڵێ 10 دیناری زێڕی لایە. 10 دیناری زێڕ لەو زەمانەدا وەکو ئێستا $1000 بێت، 10 وەرەقە بێ. ئەویش ئینکاری لێ دەکا، ئەڵێ قوربان ڕاستە من قەرزاری بووم، بەڵام بڕوا بکە بەدەستی خۆم پارەکەم داوەتەوە. کابرای خاوەن پارە و شکاتکار وتی وەڵڵی قوربان من بەڵگەم پێ نییە، بەڵام فڵان کەس شاهید بووە، بەڵام وەڵڵی نەیداومەوە، یەقینم هەیە نەیداومەوە. کابرا بە کابرای متتەهەم گومان لێکراو کە دەیانگوت قەرزاری، حاکم وتی مادام داواکار شاهیدی نییە داوا لێکراو تۆ سوێن دەخۆی، وتی قوربان بە دڵنیاییەوە جا من پارەی خۆم دابێتەوە بۆ شەرمم لە سوێندا، ئەرە وەڵا دەچمە خزمەت قورئان و سوێن دەخۆم. گۆچانێکی بەدەستەوە بخۆی دابوو بەسەر گۆچانەکەیە، بە کابرای خاوەن پارەی وت دەتخوا ئەو گۆچانم بۆ بگرە هەتا دەست دەخەمە سەر قورئانەکە لە بەردەمی حاکمە. کابراش گۆچانەکەی بە دڵسافی لێ وەرگرت، گۆچانەکەی لێ وەرگرت و وتی بە خاوەنی ئەم قورئانە کە ئەڵڵایە ئەو 10 دینارم بەدەستی خۆم داوەتەوە ئەم فڵان کەسە. حاکم وتی فڵان کەس دەیدەبووە تۆ شکاتت لێ نەکردا ها چەند دڵنیایە کە پارەکەی داویتەوە، وتی قوربان یەقینم هەیە کە نەیداومەوە، بەڵام کە سوێندی خوار تازە من قسەم نەما، حەواڵە بە قیامەت بێ. ڕۆیشتە دەرەوە و حاکمەکە بانجی کابرای کرد، وتی لە کەیەوە ئەم گۆچانت پێیە؟ دایمە گۆچانت پێیە؟ وتی وەڵا قوربان جارجارە پێمە. کابرای تر وتی وەڵڵی قوربان ئەمڕۆ نەبێ گۆچانم پێ نەبینیوە، ئەم پیاوە نە پشتی دێشێ نە پیرە نە ئەژنۆی دێشێ، ئەمە یەکەم جارە گۆچانی پێ ببینم. حاکم وتی ئادەی گۆچانەکەتم بۆ بێنە. کە هێنای ئەم لاولای پێکرد، سەیری کرد لە لای سەریەوە شتێکی پێوە کردووە، کلۆری کردووە و بۆ نمونە 10 وەرەقەکە 10 دینار زێڕەکەی تێکردووە. لە کاتێکا کە سوێندی خواردووە هەم گۆچانەکەی دایە بەدەستی خۆم پارەکەم داوەتەوە، حیلە شەرعی دەکرد. ئەمە خەڵکانێکەیە دەڵێ من بەو نیەتە سوێندم خواردەوە. وتیان کابرایەک جارێک کە بوو لە 80کاندا هەرچی بچوایە دوو لە ڕووی مامە حاجیە بە ڕێزەکان ئەو بە درۆ زیارەتی ماڵی خوا کرد بوو، کەشیەکی بەست بوو 5 فرسی تێکرد بوو. دەگوت ئەوە گرانیە، دەیگوت بڕوا بکە بەو کەعبەی دەستم پێوە گرت تۆ 5 فرسی تێدا، دەستی بە کەشیەکەیدا، کەشیەکەی 5 فرسی تێدا بوو. خەڵکیش وایە زانی 5 فرس لە خێرەکەدا هەیە. بەڵام ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاگادارمان دەکات شەیتان بەم حلانە نەتخەڵەتێنێ. ئەمجا حاکم سزایدا پارەکەی دایەوە کابرا لە گۆچانەکە دەریهێنا و سزای زیندانیشی بەسەرا چەسپان ویستویەتی لەم ڕێگایەوە حاکم و دادگا بخەڵەتێنێ. ئەمە ژیری حاکمە. ئەینا هەموو مادە قانونیەکان یاساکە وا دەڵێ کە سوێند خوا سوێندەکەشی خواردووە، لە خوا نەترساوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثی مسلمە بە ژمارە فەرموودەی 1653 هاتووە، دەفەرمێ اليمين على نية المستحلف. خەڵکی نائاگادار بن کاتێک کەسێک بە کەسێک دەڵێ سوێندم بۆ بخۆ گومانێکم لێتە، ئەویش سوێندی بۆ خوارد با دڵی پابێتەوە، نەڵێ وەڵڵی قوربان من دەزانم ئەو نێتی شتێکیکە بووە. سوێند خواردن لەسەر نێتی ئەو کەسەیە کە سوێندی بۆ دەخورێ، نەک لەسەر قسەی سوێند خۆرەکە. ئاگادار بن ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم. کەسێ بڵێ وەڵام من لە سوێند خواردنان نێتم شتێکی کە بووە، ئەو نێتەی تۆ لە شوێنێکی کە لای خوا حساب نییە. کابرای کە تۆی سوێنداوە بە چ نێتێک تۆی سوێنداوە خوا ئەوە لەسەر حساب دەکات. بۆیە ئەگە کەسێ سوێندی بۆ خواردی دڵت لە بەگومان نەبێ بڵێ وەڵا لەوانەیە سوێندی لێ نەکەوت پێ و داخۆ خەیاڵی لێکوێ بووە. نەخێر بە ئەو حکمە سوێندە دەیگرێتەوە کەوا تۆ ئەوت پێ سوێنداوە نەک نێتی دڵی خۆی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیح مسلمە بە ژمارە فەرموودەی 218 هاتووە کە دەفەرمێ من اقتطع حق امرئ مسلم بيمينه. کەسێک ماڵی کەسێکی لایە، کابرای خاوەن ماڵ هیچ شاهید و بەڵگەیەک و مستەمسەکێکی یاسایی بەدەستەوە نێ داوای حەقی خۆی بکاتەوە. ئەویش دەڵێ کاکە سوێندم بۆ بخۆ کە من هیچ بەڵگەم بەدەستەوە نەبێت، سوێندم بۆ بخۆ کە لان نییە، ئەچێتە خزمەت قورئان و بە ذاتی خوا سوێند دەخوا کە حەقی فڵان کەسی لان نییە، ماڵی فڵان کەس بەم سوێندە بەدرۆیە دەخوا فقد أوجب الله له النار. ئەوە خوای گەورە ئاگری بۆ واجب دەکات. پەنا بەخوا هەر کەسێک بە سوێندی بەدرۆ ماڵی کەسێک بخوا و داگیری بکا و لە مەحکەمە بیباتەوە بەم سوێندە بەدرۆیە، ئاگری جەهەنەمی لەلایەن خواوە بۆ واجب کراوە. وحرم عليه الجنة. دەرگاکانی بەهەشتی لەسەردا دەخرێ، لەسەری حرام دەبێ. پیاوێک لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی
فقال رجل وإن كان شيئا يسيرا يا رسول الله أي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم ئەگەر ئەو شتەی کابرا سوێندی لەسەر خواردۆ زۆر کەمیش بێ ئەگە بۆ من لە 250 بێ ئەوەندەش کەم بێ خوا لەسەر ئەو بەشە کەمە جەهەنەمی بۆ واجب دەکا و بەهەشتی لە حرام دەکا پێغەمبەری خوا فەرمووی وئین کان قەضیبا من ئەراک ئەرە وەڵڵا ئەگەر سیواکتان بینیوە کە ئینسان سیواکی پێ دەکا وەکو فڵچەی دان لە سیواکێک ئەو پڕژانەی کە بەداری سیواکەوە بینیوتانە لەوانەیە 200 پرژی پێوە بە سەری سیواکەکە ئەگە بەقەدەر پڕژی ئەو سیواکە بێ ماڵی یەکێک بێ لای تۆ بە درۆ سوێندی لەسەر بخۆی داگیریکەی پەنا بەخوای پەروەردگار مستحقی جەهەنەم دەبی و بەهەشت لەسەر حرام دەبێت بۆیە دەبێت زۆر ئاگادار بین ئەمڕۆ ئەو شتانە بە تایبەتی لە زمانەکەین کە قەیرانێکە کە کۆمەڵە خەڵک ماڵی کەوتۆتە لای یەک کابرا لە ناچاریدا زیندان قبولکە لە ناچاریدا پاڕانەوە قبولکە بەڵام بەهەشتی خوا لە خۆت حرام مەکە پەنامە بە بۆڵێ وەڵی مادام فڵان کەس بەڵگەی پێنێ باس سوێندێک خۆم دوایی کەفارەتی سوێندەکە دەدەم کەفارەتی سوێن نادرێ یان پەنا بەخوا خۆ نەخەڵەتێنی بڵێ وەڵی من نێتی شتێک کەم هەیە ئەڵێم وەڵا لام نییە وڵات جلێکی تۆم لانێ مەبەستم پارە نەبووە ئەو نێتانە لەسەر نێتی تۆ نییە لەسەر نێتی ئەو کەسەیە کە سوێندەکەت دەدا و خاوەنی ماڵەکەیە سێمیان دکتۆری عاقڵ پزیشک کە نەخۆش دەچێ بۆ لای چەندە عیلم پێویستە عەقڵیش ئەوەندە پێویستە بۆ دکتۆر جاری وا هەیە بە چەند قسەیەکی خۆش ورەی ئەم نەخۆشە بەرز دەکاتەوە ئەگە دکتۆرێکی عاقڵ بێ ئەگەر نەخۆشیەکەی هیچی وانە بێ ناڵێ هیچ نییە دووسێ دەرمانی وای دەداتێک کە هەر هیچی وانە بن مسەکیناتێکی کاتی بۆ دەنووسێ کابرا شیفای بۆ دێ ئەو دکتۆر نییە ئەو نازانێ ئەمانە چین ئەمە عەقڵی دکتۆر بەقەدەر عیلمەکەی ئەساسە بۆیە زۆر پێویستیمان بە دکتۆری عاقڵە ئەوەندەی کە پێویستیمان بە دکتۆری عالم و زانایە لە بواری پزیشکیدا پاشایەکە بووە گرفتار بوو بە نەخۆشی قەڵەوی بەردەوام هەر دەی خوارد و دەخەوت و هیچ مشکلەی نەبوو هەر قەڵەو دەبوو چەند بەرنامەی خۆ لاوازکردن و وەرزشیان بۆ دانا سوودی نەبوو لە خۆی وەڕز بوو دکتۆرێک چوو بۆ لای وتی چارەسەرم کە چت دەوێت لە دنیا بدەمێ وتی وەڵای قوربان من ئەستێرە ناسیشم لەگەڵەوەی دکتۆرم وتی چۆن وتی شەوان دەڕوانمە ئەستێرە ناس و بورجەکان دەخوێنمەوە کەەوە زانستێکی کوفرە دەزانم داهاتووی ئینسانەکان چیان لێ دێ با سێری ئەستێرەکانت بۆ بکەم ئەمجا عیلاجێکت بۆ دەنووسم هاتە وتی وەڵی جەناوی پاشا بە پێی زانستی ئەستێرە ناسی بێت تۆ یەک مانگ تەمەنت ماوە جا بۆ مانجێک بۆ بێ دڵی خۆت دەکەی وەڵی چیت ئارەزوو لێ بی خۆ من دەرمان بۆ دانێم وتی چۆن وایە وتی سژنم کە ئەگەر لە ماوەی مانجێکە تۆ مردی من ڕزگارم دەبێ ئەگەر نەمردی لە سێدارمدا ئەوە بزانە خەڵکیش بڕوان پێ بکە کە من هەموو شتە نهێنیەکان دەزانم کابرا ساویلکە بوو بەوەی نییە پاشا بوو عەقڵی بچووک بوو بڕوای بە قسەی ئەم پیاوە کرد بە قسەی ئەم دکتۆرە کە بە حساب ئەستێرە ناسیشە کرد ماوەی مانگێک خەبەری دایە ڕۆژێک دەبوو دەیگوت ئەوە ئەم ڕۆژم ڕۆی بەخوا 29 ڕۆژم ماوە بەخوا 28م ماوە نەدڵی نانی دەبرد نەگەشت و سەیرانی دەبرد نە کۆڕ و کۆمەڵ و کەیفی ما خوا پەناماندا بەوەی باشە مردن شاراوەیە وەڵی بە یەکێک لە ئێمە بڵێن 10 ساڵی کە دەمری لە ئێستا ئەژنۆمان دەشکێ هەر هیچت پێ ناکرێ مردن لە هیچێ لە حیکمەتەکانی ئەوەیە تا یەخەن نەگرێ هیچ بەشەرێک نازانە کەی دەمرێ ئەوە حیکمەتێکی زۆر گەورەیە ئەینە هیچمان پێ نەدەکرا تەلەبەیەک بزانە 4 ساڵی کە دەمرێت لە یەکی کولیەدایە هەر یەک دەرسی نەدەخوێن دەیگوت جا بووە لە ماڵە دانەنیشم بۆ کات بە فیڕۆ بدەم مامۆستایەک بیزانێ دوای 10 ساڵی تر دەمرێت بۆ بم مامۆستا دکتۆرێک بە هەمان شێوە هەمومان پەکمان دەکەوت کابرای پاشا خەفەت خواردن سەیری کۆشک و تەلار تازە دروست بووە سەیری ماڵ و منداڵ ئەم هەموو خەزێنە پارێک کە خۆی کردوێتەوە بە تەمام 50 ساڵیکە بیخوا ئەوە ڕۆژەکان دەڕۆن ورک پووکایەوە دەم و چاو کز بوو لە ئاخری مانگە کابرای بان کرد و کوتی ئەوە مانگ تەوا بوو دەزانی نەمردم کوتی قوربان من زۆر لەوە بچووکترم عەندێکی زەعیفی لاوازی وەکو من پەنا بەخوا قسە لە زاتی ئەڵڵادا بکە عیلم الغەیب بەس ئەڵڵا دەیزانێ پێغەمبەریش نایزانێ من چۆن دەزانم تۆ دەمری بەڵام تۆ داوای عیلاجت لێ کردم هەها ورگن نەما کوتی وەڵا هەر توامەوە هەر هیچم نەماوە نەورگمما نەخواردنمما هەر هیچ دڵم هیچ نابە کوتی دیمە بەستەکەی ئێمە ئەو جەناب لاواز بی بەخوا من بیرم کردەوە تۆ چ دەرمانێکیاندا وێ پێ قەڵەوتر دەبووی وایە بەس ئەو بخواتەوە قەڵەو دەبێ بیرم کردەوە بەس خەفەت تۆزە لاواز دەکات چونکە تۆ لە هیچت کەم نییە بەس خەفەتی بەجێهێشتنی دنیات هەبێت لاواز دەبی ئامانجەکەش هاتە جێ کابرا خەڵاتی کرد زۆر جا عەقڵی دکتۆر لە دەرمانەکە باشتر کار لەسەر دەرونی نەخۆشەکە دەکا و شیفا بەخشی بۆ دێ بە ئیزنی خوای پەروەردگار چوارەمیان عاقڵ کەسێک کە دەرس لە کەسانی تر وەرگرێ هەر یەکێک لە ئێمە تەمەنی بای ئەوەندە ناکە هەموو شتێک تاقی بکاتەوە عاقڵ و ژیرەکان سەیری کەسانی دەوروبەریان دەکەن
ئەو غەڵەتەی کەسێک کردوێتی ئەگەر تۆ هەمان غەڵەتت کردەوە پەنا بەخوا گومان لە ژیریتدا هەیە. چەند جار لە بازاڕەکانی کوردستانە دەبینین فڵان کەس دەستیان بڕی و هەموو ماڵەکەیان خوارد. کۆمپانیایەکی وەهمی بازرگانێکی وەهمی دێ کۆمەڵە خەڵک کۆ دەکاتەوە و هەریەکە پارەیەکیان لێ وەردەگرێ هەر لە پارەی خۆیدا دووسێ مانگ پارەیان دەداتێ وەڵا لە دواییدا لە کتوپڕێکەڵان فڵان کەس 200-300 دەفتەر دۆلاری بازاڕی بردووە. ئەو خەڵکە داماوە هەمووی ئیفلاس دێنێ. ئەم بەسەرهاتە کەس دەرسی لێ وەرناگرێت. دوای ساڵش کەسەیەکن کۆمەڵە خەڵکی کە ماڵوێران بۆتەوە هەمان تەمسیلی دووبارە بۆتەوە. ئەی تۆ چۆن دڵنیا نەبووی فڵان کەس بازرگانێکی ئاوا هیچی نییە و ئەو پارەی خۆتی تەسلیم کەی ئەبێ دەرسی لێ وەرگری. دەرسی لێ وەرگری کاتێک کە تۆ پارەت هەیە و نایخۆی بۆ ماڵ و منداڵەکەت وەکو پێویست خەرجی ناکەی. ئەی نازانی ئەوە فڵان کەسیش وەک تۆ دەوڵەمەند بووی سوودی لێ نەبینی و بەجێهێشت. زۆر جا حەز دەکەم وتارەکانمان بە نمونە جوانەکان بڕازێنینەوە بۆی ژیریمان باشتر لێ تێبگا. کابرایەکە بووە زۆر دەوڵەمەند بووە بەڵام ڕەزیل بووە پەنا بەخوا. ڕەزیلیش یەکێکە لە نەخۆشیەکان کە ئینسان دەستی ناچێتە ماڵی خۆی بیخوا. ئەم پیاوە ماڵ و منداڵی هەبوو ماڵ و منداڵێکی بەڕێک و پێک و بە حورمەت. قسە و باسییان لای خەڵک نەدەکرد بڵێن ئەم پیاوە ئێمەی کوشتۆ لە برسانە. هەفتانە 2 هەفتە جارێک داوای گۆشتیان لێ دەکرد. ئەو کابرا لە ژیانیدا نەدەچوو کیلۆ گۆشتێکی جوان بکڕێ. ئەچوو لە بازاڕە مانگایە گایەک سەر ببڕدایە سەرەکەی دەکڕی. سەر و پێ ئەو زەمەنەش دیارە زۆر هەرزانتر بۆ خەڵک و ئێستاش مشتاقی نەبووە. هەر بە بەلاش جاری وابوودایاندایە یان بە پڕپارەیەکی کەم. ژنەکەی و منداڵەکانی و کچەکانی دەیانگوت باوە گیان کوڕە ئەوەندەمان سەر و پێ خوار وەڕز بووین. دەبا جارێک سیوجگەرێ بخۆین دەبا جارێک کیلۆیە گۆشتی نەرمە بخۆین. دەیکوت ڕۆڵە ئێوە کەم عەقڵن ئێوە لە دنیا تێنەگەیشتون. من پیاوێکی تەجروبەدارم. ئەم سەر و مێشکە خەڵک لێی نازانێ ئەوە بۆی وا مشتاق نییە. ئینسان بە چێوە باشەوە بە مێشکەوە دەیگوت دەی مێشک لەکوێدایە مێشک لە گۆشتی ڕاندایە یان لە کەلەی سەردایە ئەوە مێشک لەوێدایە هەرگیز سەر و پێ بخوا مێشکی بە قووەت دەبێت. چاو لەکوێدایە لە بەسەرەوەیە خۆ لە ڕاندانیە خۆ لە سیوجگەرانیە ئەوە چاوەکەی بخۆن چاوەکەتان بەهێز دەبێت گوێتان بەهێز دەبێت لوتتان بەهێز دەبێت هەرچی خوا ڕێزی کردۆ بەسەرەوەیە بۆیە سەر و پێتان بۆ دێنم خۆ لە ڕەزیلی نییە قەناعەتی پێ دەکردن سەر لە هەموو شتێ باشترە ناویان نابوو سەرەگا فڵان کەسی سەرەگا و سەر جوانەگا ئەوان ناوی دەرکردبوو. ڕۆژە چوو بۆ کرێی دوکانێک وەرگرێ کابرا لەوێ نەبوو کتی بابسم لە مزگەوت نوێژەکەم کەم دوای نیوەڕۆ دەچمەوە بۆ لای نیوەڕۆ پیاوێکی بەڕێزی خانەدان وتی ئاهلی گەڕەکمە ڕۆنەوە ئەم نیوەڕۆی داوەتی منن. کابرا بەخواوتی ئەنانی ئەمە نیوەڕۆیشم لە کۆڵ بەوە زۆر چاکە بال لە ماڵەوە نەیخۆم بە دووی داوەتەکە کەوت. ڕۆیشت و دانیشت و زۆر خزمەت کران و کۆشکێکی ڕازا و دیوەخانێکی ئاوەدان وتی کاکە جەنابەت لەم گەڕەکەدا لەم شوێندا بە خزمەت نەگەیشتوم جەنابەت وەزیری وتی نەوەڵا وتی مدیری وتی نەوەڵا وتی دیارە پلە بەرزێکی حکومەتی وتی ناوەڵا وتی ئەی ئەم هەموو سەروەت و سامان و خزمەت و دیوەخانەی چییە وتی وەڵڵای کاکە خوا ناردوێتی وتی دە بە قوربان پێم بڵێ خوا چۆنی دەنێرێ وتی وەڵڵای خوا ناردوێتی من یەک عادەتم هەیە پیاوێکی شۆخ و شەنگ و قۆزوینم هەر کەسێک کە مێردەکەی دەمرێ بێوەژنێک دەکەی و دەوڵەمەندە دەچمە خوازبێنی و ڕەتم ناکاتەوە خوا دڵی نەرم دەکا و شوم پێ دەکا ڕێک ئەو ماڵە حازرم بۆ دەبێ ئەوەی خەڵک کۆی کردوێتەوە من بۆی دەخۆم یەک پیاو ماوە بمردایە فڵان کەسی سەرە جوانەگا بەو ئاواتەشم گەیشت ماڵم پارەی یەکجار زۆری هەیە کابرا هەر ئەژنۆی لەرزێ نازانێ ئەم جل شڕە سەر جوانەگا فڵان کەسە ئەوەندەی سەرە جوانەگا بە ماڵم ناڵی بردوێتەوە لەرزی ڕەنگی تێک چوو نانەکەی باش بۆ نەخورا ڕۆیشتەوە لە حەمامە خۆی شت دەمێک بخۆی نەشتبوو خۆی معەتەر کرد جلی تازەی لەبەر کرد کەلوپەلی کڕی ژن و منداڵ سەریان سوڕما خوای گیان ئەم پیاوە چۆن وا گۆڕا چۆن ئەم شتە باشانەی هێناوەتەوە چۆن وا ڕەنگ و ڕوخساری کراوەتەوە وتیان بەچی وا لێهات وتی عەقڵم کرایەوە وتیان بەچی وتی بە فڵان کەس ئافرەت خێرا بیخۆم هەتا نەمردم و مارەی نەکردوویەوە بەخوا هەمووی دەخوا خەجا حەیف نییە خۆم ئەوانەی خۆم هەتا زیندۆم دوای مردن بیخوا وەڵڵاهی بەڕێزان ئەمە ڕەنبی ئێمە بۆکو زەردەخەنە وەریگرین بەڵام لە ژیانی زۆر کەسدا هەیە وایە دەستی تێی ناچێ نە خێر و خێراتێک نە ئیحسانێک لەگەڵ ماڵ و منداڵیدا ژنی وا هەیە بە قەرز لە دوکان وەڵڵای چەند جار لە وەڵڵای مامۆستا لە دوکانەکان شت بە قەرز دێنین کابرا ئەوەندەی پارە ناتاتە لای خێزانەکەی ئەگەر هەفتەیەک لە ماڵ نەبوو بە قەرز شت لە دوکانێک نەهێنێ ئەگەر نەیبێ دەبێت سەبر بگرێ بەڵام هەیەتی و هەر پرۆژە لە سەرێک دادەنێ هەرچی بە شەرە و گیانی لەبەرە لەسەر سەفەرە و ڕێگەی لەبەرە سەیریش ئەمەیە کە هاتە ژیان ڕوت و قوت و کس بێ ئاو و بێنان کە دێت هیچ لەگەڵ خۆیان ناهێنێ کە ئەژڕواتەوە لێی جێدەمێنێ ئەڵڵاه چەند قسەیەکی جوانە وەڵی هەمومان کاتوینە سەر دنیا هیچمان پێوە نەبووە هیچیشمان نەبووە کامەش کە دەڵێ فەقیرە کە دەڕواتەوە بۆ ئەو دنیا بۆ خواشتێکی هەر لێ بەجێماوە سوالکەرێک لای پیرەمەگرون ئەوانە مردبوو هەموویشە ژیانی سوال بوو
تەنها هیچ کەسی نەبوو کە مردبوو خانووەکان هەڵوەشان سێدەکەن 4 تەنەکە بەس دیناری ئاسنی لە ژێر زەویدا شاردوێتەوە دیناری ئاسنی ئەو زەمانە هەر کۆی کردێتەوە نێ خواردووە ئەوەی کە هیچی نەبوو 4 تەنەکە دیناری ئاسنی ئەگەر بەکاری بێنایە زۆری دەکرد لەوانەیە عەرزەیەک پێ بکڕایە بەڵام هەمومان بەڕووتی دێین بەڵام کە دەڕۆینەوە شتێکمان هەر لێ بەجێماوە حیفە ئینسان ڕەزیل بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک ئینفاق بکە یعنی نەک هەموو ماڵەکەی ببەخشێ شتێکی لێ ببەخشێ کونێک لە ماڵەکەی بکە نەفەسێکی بداتێ خوا بەرەکەتی تێدا خاو مەلایکەت دوعای ڕەحمەتی بۆ دەکەن هەر کەسێکیش ماڵەکەی هەمووی داخاو نەفەس بڕیکا و هیچی لێ نەچێتە دەرەوە مەلایکەتەکان دەڵێن اللهم ئاعطی ممسیکا تەلەفا یا ڕەبی خوای ماڵی فڵان کەس بفەوتێنی چونکە هیچی لێ ناڕواتە دەرەوە عەقڵ ئەوەندە گرنگە خۆشەویستانم شێت تەکلیفی لەسەر نییە پەنا بەخوا خوا بمان پارێزی لە شێتی و لە کەم عەقڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ رفع القلم عن 3 سێ کەس قەڵەمیان لەسەر نییە سێ کەس قەڵەمیان لەسەر نییە عن النائم حتى يستيقظ ئینسانی نووستوو هەتا بە خەبەر دێ وعن الصبي حتى يحتلم منداڵ هەتا وەکو باڵغ دەبێ وعن المجنون حتى يعقل شێتیش هەتا خوا ڕەحمی پێ دەکا و عەقڵ و ژیری دەبێتەوە بەر ئەم حەدیسە حەدیسێکی حەسەنە ئیمامی ئەبوو داود لە سونەن ڕیوایەتی کردووە بەڵام ئێمە باسی عەقڵمان کرد خوا با بە عەقڵیش لە فەرمودەکانی پێ صلی الله علیه وسلم بڕوانین ئەها باسی عەقڵمان کرد حەز دەکەم لە خزمەت ئەم فەرمودەیەدا عەقڵمان بکەینەوە سەروەرمان صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ فەرمووی سێ کەس قەڵەمیان لەسەر نییە قەڵەم یعنی چی یعنی نووسینیان لەسەر نییە و محاسەبە ناکرێن لەلایەن خواوە لەلایەن خواوە نووستوو کەسێک نووستووە لە خەویە پیاوێکی کوشتووە قەڵەمی لەسەر نییە لە خەویە پیاوی کوشتووە خۆ بەواقع نەیکوشتووە کەسێک لە خەویە دەڵێ تنگانەیەکی بۆ دێ خەریکە سیارەکەی وەردەگەڕێ خەریکە بوو مەلەرزە لە ماڵەکەی دەدا ئەمە خەوە لە خەوەکە دەڵێ خوای گیان ملیۆنە دینارم خێر بێ دەفتەرە دۆلارم خێر بێ ڕزگارم بێ کە خەبەر بۆ 1 دینار خێری لەسەر واجب نییە بۆ لایەنی دەرونی خۆی شتێک هەر بکا بە خێر باشە دەفعی بەڵام مصیبەت بەڵام ئەگە هیچیش نەکا هیچی لەسەر نییە قەڵەمی لەسەر نییە بڵێ وەڵا کەوتۆتە سەرمیان ئەم ڕۆژانە و پرسیارەمان لێ دەکرد لە خەوا خێرێکم بڕیاداوە لە تنگانەیە نەخێر هیچ لەسەر نییە خوا قەڵەمی لەسەر هەڵگرتووی منداڵ ئەگەر هەتا باڵغ دەبێ نوێژ و ڕۆژ و عیبادەتی لەسەر نییە ئەوەی کە پێی دەکرێت تەمرین و ڕاهێنانە وردە وردە بۆ ئەوەی لە کتوب پڕە 5 نوێژی لەسەر هین نەکرێت منداڵەکەت بەیان نیوەڕوان عەسران مەغریب بیهێنە بۆ مزگەوت با فێر ببێ بەڵام شەر نییە بەیانی منداڵێکی 6 ساڵە هەستێنی بۆ نوێژ ڕای بێنە وردە وردە قۆناغبەندی کە ئیحتیلام بوو باڵغ بوو ئەو کاتە هەموو عیبادەتەکانی بە یەک ڕەت بخێسەر قبوڵی دەکا بەڵام ئەم حەدیسە عەقڵەن پێمان دەڵێن منداڵ معنای ئەوە نییە بەڕەڵاش بکرێ مناڵێک بەڕەڵای کۆڵانکەی دەر و دراوسی عەزێتدا بڵێ ئەوە نی پێ صلی الله علیه وسلم دەفەرمێ مناڵ هیچی لەسەر نییە نەخێر هیچی لەسەر نییە لە بواری عیبادەتدا عەزیزەکەم مکلف نییە ڕۆژووی نەگرتووە لێی دێ مکلف نییە نوێژی نەکردووە لێی تووڕەبی وردە وردە لەگەڵیا بڕۆ بەڵام مکلفی بەوەی باوکو دایک ئەم منداڵت هەر زیانێک بدا دەبێ بیبژێری هەناڵێ منداڵ هیچی لەسەر نییە گەڕەکی وایە 2-3 مناڵی ئیزعاج ئەو کۆڵانیان لەو خەڵکە تاڵ کردووە 6 سعات دێ هێستا ناچنەوە ماڵەوە دەرو دراوسەیەکی مؤدەب فەقیر نازانێت چی بکات گوڵێن لەسەر جادەی قیر کراوە ئەرێ هاوارەوە صاح هەیە دوو بەردادنێن دوو بلۆک و کابرا نازانێت سارەکەی بە شوێدا لێخوڕێ بەیانیش گە سارێک لە منداڵەکەیدا لە بەردەرگا ئەڵەن خەتای سایقەکە بوو کاکە یاریگایە جادە و بان جادە و بانە بەردەرگایە حرمەتی گەڕەک و ماڵ دەبێت پارێزرێ نابێ منداڵ بڵێ هیچی لەسەر نییە وەڵام مناڵ هیچی لەسەرە حتا لە یاساشا بەرپرسە بەرامبەر هەر کەتنێکە بیکە ئەو حەدیسە بژێڕینەوە بۆ بوارە عیبادەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی شێتیش هەتا خوا ڕەحمی پێ دەکا و عەقڵی بەبەرا دێتەوە و لەو شێتی ڕزگاری دەبێ ئەگەر ڕزگاری بوو ئەم حەدیسەش پێمان دەڵێ بە بواری عەقڵمان بەکاربێنین شێت هیچی لەسەر نییە لە لای خواوە بۆ عیبادەتەکان شێت نوێژی لەسەر نییە ڕۆژووی لەسەر نییە هیچی لەسەر نییە ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نوێژ یەکێکە لە شتەکانی عەقڵە ئەگەر عەقڵ نەبوو نوێژ لەسەر نییە بەڵام ئەم حەدیسە معنای ئەوە نییە شێتەکان بەڕەڵا بکرێن وەکو کوردستانی خۆمان و زۆر وڵات لە سەرجادەدا بە ئارزووی خۆیان خەڵکی بترسێن و ڕاونێن و زەرت بدەن نەخێر شێتیش دەبێت حکومەت بەرپرسیار بێ بەرامبەری هەر کەسێ شێت بوو عەقڵی لەدەستدا بوو نابێ بەرامبەر لە بەرەڵای کۆڵان و بازاڕ و ئەمانە بکرێ بەرپرسیار نییە لە ڕووی عیبادەتەوە بەڵام مادام حکومەت دەسەڵات دەبێ ئەمانە بگرێ لە شوێنێکا سجنیان کە بە جوانترین شێوە خزمەتیان بکە هەوڵی چاکبوونەوەیان بداگە خوای گەورە ڕەحمیان پێ بکات دکتۆر و دەرمانیان بۆ دانێ وەکو لە وڵاتانی ئەوروپا هەیە نەک لە بازاڕە شێتی وا هەیە بازارێک دەشێوێنێ ڕوو لەو دەکا و دار بەو دەشێشێ و بەر بەودا دەدا و کاکە شێت هیچی لەسەر نییە ئەوە بە عەقڵ لێکی بدەوە قسەی وان نییە
نەخێشیەتیش هیچی لەسەرە نابێ خەڵک ئازاردا ئەبێت دەوڵەت بەڕاستی حکومەتی ئێمە کەم تەرخەمە بەرامبەر بەو شێتانەی کە بە زەلیلی دەژێن لە کارتۆنێکا دەخەون داماوە لەسەر کارتۆنێک لەو سەر شەقامەت هینە ئەی بۆ بینایەکیان بۆ ناکەنەوە ئەی بۆ لە بودجەیە شتێکیان بۆ تەرخان ناکەن کە خەڵک لیان ئەمین بێ ژن و منداڵیان نەترسێ پەلاماری خەڵک و ماڵی خەڵک نەدەن و بۆ خۆشیان ژیانێکی ئینسانیانە بژین کە لەو سەرجادە و لەو پیس و پەڵۆخی و سەرمایەدا نەژین خواردنێکی شیاویان بدرێتێ حتاوەکو ڕوحیان لەبەرە ئینسانن دەبێت ڕێزی ئینسانی نەشکێندرێ ئەمە بابەتی وتاری ئەمڕۆمان بوو کاتمان کەم ماوە و زۆر لەسەر بابەتەکە ماوە هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو ئینشاءالله عەقڵی زێڕینە تاجی فریاد ڕاست بەڵام ناچێتە سەری هەموو کەس ئاخر قسەیەک کە مەوزوعی خوتبەی ڕۆژە و ضرورە قسەی لەسەر بکەین بەداخەوە ئێمە لە وڵاتێکین میلەک و میلەتی کورد هەر مانگە و هەر ساڵە و مەئساتێک بەسەر میلەتەکەمان دادێ مەئساتێکیش کە دڵی هەموو ئینسانێکی بەویژدان بە تایبەتی موسڵمانی ناڕەحەت کردووە مەسەلەی هێرشی تورکیا بەسەر عەفرین و ئەوانە حەز ناکەم زۆر بچمە کاروباری سیاسی و ئەوانەوە ئیشی ئێمە نێمە مینبەر باسی قسەی حەق و ڕاست بەڵام واجبێکی مینبەریە کە بڵێن لە هەر شوێنێکی دنیادا مرۆڤ ستەمی لێ بکرێ دەبێ وەکو موسڵمان ئینکاری بکەین لە هەر شوێنێکی دنیادا ئینسانێک ستەمی لێ بکرێ لە هەر شوێنێکی ئەم دنیادا کابرا هەر دینێک و مەسهەبێک و ڕەنگێکی هەیە حەز نەتەوەیەکە ماڵەکەی تۆپباران بکرێ چۆن پێمان ناخۆشە ماڵی من تۆپباران بکرێ ئەویش هەمان شێوە ماڵەکەی بە کولەمەرجی ئەو خانووی پێکەوە ناوە چۆن منداڵەکەی خۆم پێم خۆشە بخوێنێ و مەکتەبی هەبێ و ساغ و سەلامەت بێ دەبێ هەمان هەستمان بۆ تەواوی منداڵانی سەرزەوی هەبێ بۆ هەموو ئافرەتانی بێتاوانی سەرزەوی بێ کە چەکدار نین ئەو ستەمێکی ئەمڕۆ دەعەفرین دەکرێ دەبەرەوەیە کە کوردن ئەمانە چاکن خراپن هەرچێکن لە وڵاتی خۆیاندان ئیسلامی ئێمە ڕێگە نادا هیچ کەسێک هجوم کاتە سەر خاکی کەسێکی تر ڕێگە نادا هیچ مرۆڤێک ماڵ و حاڵی تۆپباران و تەیارەباران و بۆمباباران بکرێ وەڵای هەر کەسێک بەدڵ ناڕەحەت نەبێ دەبێت لە ئیمانی بترسێ جا هەر کەسێک بێ حتا ماڵی کابرایەکی تورک بێ ماڵی کابرایەکی فارس و عەرەب و ئەمریکی بێ ماڵ و منداڵ دەبێت لە شەڕا پارێزراو بێ شەڕ جەبهەی خۆی هەبێ سەربازی خۆی هەبێ بەرەی خۆی هەبێ نابێت تۆپباران و موشکباران و قسفی تیارە لە ناو خەڵکی سڤیلی بێتاوانی ماڵ و منداڵێکی بەستە زمانە بکرێ ئەوەندە دەڵێم خاڵی یەکەم سیاسیەکان کەسانی چالاگوانی مەدەنیت کاتان لێ دەکەم ئەم مەسەلەی تورکیا و کانتۆنی عەفرین مەبەستن بە دینەوە ئەمە مەسەلەیەکی سیاسیە خۆشەویستانم نەک مەسەلەیەکی دینی ئەگەر عالم و زاناکانی وڵاتی تورکیا شەلێرەوە لە شاری هەولێر و لە پایتەختی هەرێمی کوردستانەوە پێیان دەڵێن تکال لە مەلاکانی ئەوێش دەکەین ئەم مەسەلانە مەدەنە پاڵدین دین زۆر لەوە گەورەترە مەسەلە سیاسیەکانی پێداپۆشی وەڵی چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک بە سوێندی بەدرۆ ماڵی کەسێک بە ناحەق بخوا بەهەشتی لەسەر حرامە و جەهەنەم بۆی واجب بووە ئەو کەسەش لە پەنای دین و فتوای دیندا مەسەلە سیاسیەکانی یاری پێ بکا و دین بۆ مەرامی گڵاوی خۆی بەکاربێنێ دین بکاتە هۆکاری کوشتنی خەڵک و فتوادانی جیهاد و ئەوانە بەو خوایەوەکو ئەو کەسەوە کە بڕوای بە قورئانەکە نیە پەنای بۆ بردۆ سوێندی پێدەخوا دەڵێ من ئینسانێکی ئیماندارم پەنا بۆ قورئان دەبا و دەستی دەخاتە سەر و پێشی کافرە ئەگە بڕوای پێ بۆ سوێندی بە درۆی پێ نەدەخوات سیاسیەکیش کە لە پەنا دینەوە پەنا بەخوا بێ مەسەلە سیاسیەکانی خۆی بۆ یەکە و بەرگی دینیان و فتوای دینیان بەبەراکە هەمان حکمی هەیە وەکو ئەو کەسەی ماڵی خەڵک داگیر دەکا و سوێندی بە درۆ دەخوا ئەم مەسەلە هیچ مەسەلەیەکی ئاینی نییە مەسەلەیەکی سیاسیە تکایە ئاینی پیرۆزی ئیسلام ئەی مامۆستانی بەڕێزی تورکیا و ئیمانەکەتان مەدۆڕێن واز لە وتارەکەت بێنە واز لە فتواکەت بێنە بڕۆ لە ماڵی خۆتا دانیشە و کەسابەت بکە فتوای ناحەق مەدە ئەمە نە فەتحە و نە نەسرە و نە هیچە مەسەلەیەکی سیاسی وڵاتەکەتە لەگەڵ کەسیانێکی تردا ئەمڕۆ سپێنێ ئاش دەبنەوە ئەم ئیسلامە عەزیم و ئاشتی خوازە ناشرین مەکەن دووەم کورد بەداخەوە بۆتە تاقیگە ئێستاوە تا تورکیا ئەو چەکانی کەەوە چەند ساڵە دروستیان دەکات نازان لە کوێ تاقییان بکاتەوە ئەمەی دۆزیوەتەوە هەموو چەکە تازەکانی خۆی کە خۆی دروستی کردوون مەودای ساڕۆخەکانی چەندە قومبەلەکانی چەندن چەند کەس دەکوژێت تا کوێ دەڕوە هەمووی تاقی دەکاتەوە ئێمە میلەتێکی ژنیە لەم سەرزەوێدا بێتە تاقیگە هەر کوردەکەی خۆمانە لەم بێکەس و بێدەر و بێ وڵات و بێ ئاڵا تاقی بکەوە لە ئارزوی خۆت خۆ کەس نیە لەسەری بەجواب بێ ئەمەش گلەیمان هەیە دیسانەوە چۆن لە کەرکووک و لەوانە ئەمریکیەکان فێڵیان لە ئێمە کرد ئەوەتانە لە ئەو برایانەشی دەکەن لەو کوردانی ئێوێش ئەوە تا خۆ کاکە ئەگەر مەسەلە ئیسلام بێ خۆ ئەرە رووسیا موسڵمانە دەیخۆمە تورکیا نیە مە زیاتر رووسیایە ئەوە تا ئەمریکا بە ئاشکرا بێدەنگ چاوەڕێی موقیف دەکا بزانە داخۆت چی بەکاربێنێ ئەوە هیچ کەسێک دەستە چەورەکەی خۆی بەسەر ئاینی ئیسلام و فتوای ئیسلام وانەدا نەڕێژێ
ئەوە ئەمریکا و رووسیا و هاوپەیمانەکان کە بەداخەوە هیچ کاتێک بەرامبەر بە میلەتانی مەزلوم نانە دەنگ ئیلا مەگەم مەسلحەتێکی گەورەی خۆیان هەبێ بەداخەوە. سێمیان ئێمە دوعای خێر دەبێ بکەین، هەمیشە ئینشەڵڵا دوعای خێر بکەن بۆ ئەو کەسانی کەوا سڤیلن، ژن و منداڵ، کەسانی کاسب، ئینسانێکە شەڕ ناکە، ئاگای لە هیچ لە شاری خۆیدا لە وڵاتی خۆیدا دانیشتووە. بەچونکە هەموو ئەمانە کۆتایان پێدێ. داوا دەبێت لە هەموو وڵاتان بکەین، لە هەتا کوردی خۆمان براینە خەباتی چەکداری تازە سەرکەوتوو نابێ. مادام ئێمە وڵاتانێکی وەکو رووسیا هەیە، وەکو ئەمریکا هەیە، تەواوی چەکی دنیایان بەدەستەوەیە، ئەوەی بیریان نییە عەدالەت و ئینسانیەتە، تەنها مەسلحەتی خۆیانە، وەڵڵی بەدفەنگەشڕە و بارپێچی تازە شەڕ ناکرێ. ئەبێ هەموو خەباتە دیبلۆماسیەکان، خەباتە گفتوگۆ و هێمنانە و ئاشتیانە و مێزی گفتوگۆ بۆ قەزیەی نەتەوایەتیمان بخۆزینەوە بە بواری عەقڵ و لۆجیک و ژیری و سیاسەتێکی نوێ دیفاع لە مافەکانی خۆمان بکەین. ئەگەر نیوەشمان دەستکەوێ ئەبێت چاوەڕێی تری نیوەکەی تری بکەین، نەک ئەوەی هەشمانە لەسەری دانین. هەمووی بۆ فەقیر و هەژارەکە دەگەڕێتەوە. لەتیفەیەکی ئەڵەن مەلای مەشهور سەرما بوو لێفەشڕەیەکی بەخۆی دادابوو، لە دەرەوە بوو بە قرم و قاڵ و گەڕە و گەپ و هەڕەشەکردنی بینی دوو تەرەف. سەری بردە دەرەوە بزانە داخۆ چییە؟ وەڵا لاتولووتێک هات و پەلاماری لێفەشڕەکەی دا و بردی، لەسەرمان نەهاتە ژوورەوە و دەنگەدەنگ نەما. ژنەکەی وتی مەلا لەسەر چ بوو؟ وتی وەڵڵاهی ئەوە نازانم، بەڵام لێفەشڕەی ئێمە ڕێی شەڕ کۆتایی پێهات. لێفەشڕەکەی ئێمە هەموو جارەی کورد دەڕوا و بەداخەوە کۆمەڵە خەڵک ماڵوێران دەبێت شەڕەکە کۆتایی پێدێ. دە یا ڕەبی خوا ڕەحم بەو فەقیر و هەژارانە بکەی کە لێفەشڕەکەیان لەسەر نەڕوا. خوای ڕەحم بە ئێمەش و بە ئەوانیش بکەی. خوای ئێمە لە ماڵی خۆمان دەربەدەر و ئاوارە نەبین. خوای ڕەحم بە موسڵمانانی عەفرینیش بکەی. خوای ڕەحمیان پێ بکەی. خوای پەروەردگار ئاوێکی بە ڕەحمەت بەم ئاگرەداکەی. یا ڕەبی خوای ئێمەی کورد بە مافەکانمان شاد بین. هەر کەسی زوڵممان لێ دەکا ئێمە پشت و پەنایەکمان نییە، هەموو جاروتومانە غەیری قاپی تۆ یا ئەڵڵا. یا ڕەبی خوای خۆت بە هاوارمانەوەری. یا ڕەبی خوای پەنامان هەر تۆی خوای پەنامان بدەی، ڕەحم بە حاڵمان بکەی، عاقبەتمان خێرکەی. یا ڕەبی خوای پەروەردگار ئەوانەی نەخۆشن شیفای بە خێریان بۆ بنێری. یا ڕەبی خوای ئەوانەی نەخۆشن شیفای بە خێریان بۆ بنێری. یا ڕەبی خوای ئەوانەی دڵبەخەمن دڵیان خۆشکەی، خوا دەرگایەکی بە ڕەحمەت لە میلەتی کوردە بکەیتەوە. ئێمە ژوال لێ بکەی شانازی بە ئیسلامەوە بکەین، خوای گیانوامان لێ نەکەی کەسانێک ببنە لەکە هێستا هیچ نین بڵێن ئیسلاممان ناوێ، دوژمنانمان بیقۆزنەوە. خوای هەمومان تەبا و ڕەباکەی لەسەر سفرەی ئیسلام، لەسەر برایەتی و خۆشەویستی و کوردایەتی ڕاستەقینە. یا ڕەبی خوای تەعات و عیبادەتمان قبوڵ کەی، عەقڵێکی وامان پێ بەخشی کە فریاد ڕەسمان بێ بۆ کاروباری دین و دنیامان یا رب العالمین. آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.